ئەمە ڤایۆلینەکەی بابانی میوزیک ژەنە. لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و دەستپێکی کەرەنتین بابان لە ماڵەوە دەمێنێتەوە. مۆبایلەکەی ئامادە دەکات بۆ تۆمارکردنی ئەو پارچە میوزیکەی کەمێکی تر دەست دەکات بە ژەنینی. کەمانچەکەی هەڵدەگرێت و دەست دەکات بە ژەنین. لە کاتێکدا خولە میوزیکەکانی وەستاندووە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە، ئەمەی ئێستا بووەتە کاری ڕۆژانەی بابان ئیبراهیم لە شاری کەلار. ئەو هەر لەگەڵ دەستپێکی کەرەنتیندا هەر ڕۆژێک پارچە میوزیکێک لە ماڵەوە دەژەنێت و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوی دەکاتەوە. لە ماڵەوە ممارەسەی مۆسیقا ئەەکەم. پێشتر ڕەنگە ئەم مەجالەم نەبوو بێ لە ماڵە خەریکی ڕاهێنانی میوزیک بۆم بەڕاستی پێشتر هەرەوە بووە کۆمەڵێ دەرزم ئامادە کردو بۆ خوێندکارەکانم، بەڵام ئێستا ئەتوانم بۆ خۆم لە ماڵەوە تەمرین بکەم. گەرچی هەر کەسێک بەهۆیم دۆخە لە ناکاو و ناهەموارەوە پرۆژەکانی ژیانی وەستاوە، بەڵام بابان لەلایەنە ئەرێنیەکەی دەڕوانێت و پێی وایە کە دەکرێت مانەوە لە ماڵەوە بکرێتە سەرکەوتن و سوودی لێ ببینرێت. ڕەنگە کۆرۆنا جگە لە زیان ئەم سوودێشی هەبێ کە من پێشتر ڕەنگە ئاواتم خواست بێ کە دەرفەتێکی وا هەبێ من بتوانم ڕاهێنانی زیاتر بکەم و بتوانم زیاتر لەوەی کە هەیە گرنگی بە توانای خۆم بدەم. لە ڕاستیدا ئێستا ئەو کاتەیە من ئەتوانم زیاتر لەگەڵ ماڵ و مناڵەکەی خۆمدا بم پێشە شتێک و ممارەسەی مۆسیقا بکەم. لەگەڵ تەواوبوونی ژەنینی میوزیکی ئەو ڕۆژەدا، بابان هەڵدەستێت بە بڵاوکردنەوەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و ناوی ڕۆژی کەرەنتینەکە دەنووسێت. ئەو کەسانەشی کە هەواداری کارە هونەریەکانی بابانن، هەڵڕۆژێکی کەرەنتین چاوەڕێی کارێکی میوزیکی نوێی بابان و ڤایۆلینەکەی ئەکەن. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، کەلار، سلێمانی.